بەڵێزان بەردەوام دەبین تەوەری کۆتایی بەرنامە گفتوگۆ دەکەین باس لە کێشە و گیر و گرفتەکانی بریکارانی خۆراک لە هەرێمی کوردستان دەکەین کێشە و گیر و گرفتەکان بە دیاریکراوی خۆی لە چیدا دەبینێتەوە و هەوڵەکانی چارەسەرکردن بۆ کێشە و گیرروفتانە تا چەندە هەنگاوێکی با بڵێن کردداری ئاسان و خێرا دەبێت و بە شێوەیەکی گشتی باس لە کوالیتی بەشە خۆراکی ماگانە و تەواوی ئەو گرفتانەی دیکەی کە تایبەت بە بەشە خۆراکی ماگانە و سیستمی نوێی دابشکردنی خۆراک چی دەبێت قسە و گفتوگۆ لەسەر بابەتانە دەکەین کە شەوکەت محەممەد بەڕێوبەری کۆمپانیەکانی دابشکردنی خۆراکی سلێمانی ڕاستەوخۆ لە ستودی بەیانی کورسار نیوز دامان میوانە کاک شەوکەت سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی سەرەتا لە کێشە و گرفتەکان باس بکەین کێشە و گیر و گرفتەکانی بریکارانی خۆراک خۆی لە چیدا دەبینێتەوە سپاس بۆ جەنابتان پێشەوەی باسی گریکردان با باسی مەسەرەن چۆنتی خۆراک هاتنی خۆراک و دابشتنی خۆراکی هەڵبەتە باسی ئەوەش دەکەین با پێت بەڵام جار پێشەوەی چۆی خۆت زانین حەزەکەم تۆزیحات تامەمە لەسەر مەسەلەی بەڕێوەبەرەتیکەمان بەڕێوەبەرەتیکە ئێمە پێڵن بەڕێوەتی بازرگانی خۆراکی سلێمانی لە عێراق پێڵن شەریکە کۆمپانیا بەڵام لێرە پێڵن بەڕێوەبەراتی سنووری داریمان 4 پارێزگایە 2 پارێزگا و 2 ئیدارە ئیداری گەرمە ئیداری ڕاپەرین پارێزگا و پارێز سلێمانی 2 ملیۆن 900 هزار هاوڵاتی سودمەند دەبێت لە ئەمە خۆراک وەرەگرن هاوڵاتی کە بەشی یعنی ئەمە تۆزیحاتی بەدارەکەم سنووری ئیدارکۆک باسم کرد 2 ملیۆن 900 هزار کەسە خۆراک وەرەگرێت 3400 بریکاری خۆراکمان هەیە کە کاری دابشکردنی خۆراکەمەمان ماگانە بری 16 هزار تن خۆراک دێتە گەنجینەکانی خۆراک لە هەوانە کامە بەڕاستەکەی ئەم بڕێکی خەیاڵیە زۆر زۆرە ئەم پێویستی بە کاتێکی زۆر هەیە پێویستی مەسەلەن بە ئەتەکێتێکی زۆری بۆ داگرتنەکەی بۆ خەزمکردنەکەی بۆ تۆزیعاتەکەی ئەمانە هەر هەمیان بەڕاستەکەی ئەم کارانە پێویستی بە کاتێکی زۆری پێویست مەسەل بۆژێ جۆدێکی زۆرکە لەگەڵەوەشە ئێمە لەگەڵ ئەم 16 هزار تن خۆراکەکێتە گەنجینەکانمان کە گرفتەکانمان بەدرسەکە کۆمەڵک کەم و کورتیمان هەیە بەڵام لەگەڵشە بە ستافێک کەمی فەرمانبەرانەوە بە خۆمانەوە توانیمانە لەبەر خاتی ئەو شاری سلێمانی نێڵین ئەم کەوت ئەمی پێ دیار بێ مەسەل ئەم نقصانە پێ دیار بێت جۆدێکی زۆرمان کرد توانیمان ئەم خۆراکانە لە کاتی خۆیان بگەین دەستی هاوڵاتیان و نەشیڵی مەسن هاوڵاتیان ناومێت کرد لە بەشە خۆراکی هاوڵاتیانی سنووری ئیدارەکەی خۆمان گرفتەکان هەیە تۆ مەسەل ئەگە بەشە خۆراکی هاوڵات دابشکەی لە خانەقین و هەتا گێتە قەڵازات تا جاران زارگەری ڕۆشت ئەمە سنوورێکی بەرفراوانە مەسەلەن ئەم خۆراکە هەموو ماڵی تێبرا هەموو ماڵ چەند بەشەیە کیلۆی خۆراکی بۆ بڕات ئەو بەشە خۆراکێتی بچە ماڵی ئەمە بەڕاستی کاری قورسە دابشکردنەکەی لە تۆزیعاتەکەی لە سەرپەرشتکردنەکەی و بداچوونەکەی ئێمە کێمان هەیە لێرە مەسەلەن بریکارەکانی خۆیان نوێرێن ئێمن ئەم بریکارانی خۆراکە نوێنەر ئێمە بەڕاستی ئەوان گرفتیان ئێمە گرفتمانەیە وەکو پێم وتی گرفتەکانی ئێمە ئاسانە چونکە توانین مەخوا حەلیکەن بەڵام ئەوەی کە ئەستۆی حکوومەت و وەزارەتی بازرگانی خۆشبەختانە ئالم هەفتەی پێشوە جەنابی وەزیری بازرگانی بەڕێوەبەر گشتی وەزیری بازرگانی خۆمان سەردانیان کردین کە سەردانیان کردی بەڕاستیکە ئەو کێشانی کە هەمان بوو ئانی ئەوەی کە ئەوان پێویستە حەلیکەن خۆی لە ڕاستیە معلومات جەنابتانەوە بزانین ئێمە لە پارچەن سەر وەزارەتی بازرگانی عێراق فیدراڵی پێویستە وەزارەتی بازرگانی عێراق هەموو شتەکانەوە جێبەجێ بەڵام بەڕاستەکەی ئەوەی کە دەڵێت دەنگی دهۆڵە دوور خۆشە بەڕاستیکە هیچی وانە ئەوەی کە خەڵک ئەڵێ نیزامی عێراق وایە بە ڕاست دیە بەس ئەوە نازەحمەتە اتفاقی لەگەڵاکەن دوای لێ ناپرسن هیماتەکەن هیچت بۆ ناکە بەپێی اتفاقی ئەوە ئێمە وەزارەتی بازرگانی عێراق هەموو شتەکانی بەدابین کرا یەک گەنجینە دوو فەرمانبەری زۆر سێ مەسەل مکافە ئەو پارە چوار ئەو بڕەپاری دانراوە بۆ مۆزەفەکە بدرێتێ 5 مەسەل هێنانی سیارە بۆ سەرپەرشتی ئیدارەکانمان 6 مەسەلەن ئەو نوقسانی ناو کارەبا و گەنجینەکان و لە سپلیت و بەردوانە هەموو شتەکان دابین کرد بەڕاستەکەی تا ئیساکە یەکیشان بەجێبەجێ نەکردین باشە هەڵبەتە ئەم کێشانەکە هەیە لەگەڵەوە خۆشبەختانە کوتم جەنابی وەزیری بازرگانی خوان جەنابی بەڕێوەبەری گشتی ئێمە خۆشمان توانیمانە نیاڵین ئەو هەرچەند ئێمە بۆ معلوماتی بەڕێستان گەنجینەکانمان گەنجینەکانی ساڵی 72 بە 75 هەشت گەنجینمان باش ئەم گەنجینانە لە ئێستادا بکەڵکی کۆگاکردنی خۆراک هەموو کاتێک نووسامان کرد بۆ سەری خۆمان بۆ وەزارەتی تەندروستی بۆ خۆمان بۆ بەڕێوەبەری گشتی بازرگان ئەمانە شیاونێت چونکە هیچ جۆرە گەرمیستادێکی تیان نییە بەڵام خۆشبەختانە پاش هەواڵەکانمان مەسەلەن هەرچە لەگەڵ ئێمە خۆراک تێداگەین بەڵام نایم خۆراکمە چونکە لەبەر یەکسەر خۆراکێمە ئەو پەرەگەمێنێتەوە ڕۆژێ دوو ڕۆژ سێ ڕۆژ مانگی دوومان زیات ناڵمێنێتەوە لە گەنجەکان تۆزیاکەین ناڵ خۆراکە بکات ئەو ڕادی کە بڵێ خراپە یا خراپ نایە لەگەڵەوەشە وەکو باس پێستە جەنابی وەزیری بازرگانی بەڕێوەبەری گشتی بازرگانی هات سەردانیان کردین بڕیارە لەم یعنی دەرسەکان گشتی بۆ کردو گەنجینە تازەوان بۆ بگرن مەسە ئەو نوقسانیان بۆ چارەسەرکەن دەرگاکانەوە بە چاکن کاربای چاکمان بۆ بنە خوارەوە ئەمانە بەڕاستی جێی دڵخۆشکەری ئینشەڵڵا ئومێد دەکەم ئەمە لە تەموو حێمانی هەر باشی شەشتێکی باشە بتوانین خۆراکی لەبەر لە بە شێوەیەکی شیاوتر باشتر دانێن شوێنەکانە ئیشەکانی بڕە ئەمە گرفتەکان ئاسانە ئەگەر بتوانین بێن بەدەمەوە زۆر ئاسان حەلەکەی گرفتی مەسەل جەنابەت دەڵێ بریکارەکانی خۆراک 3400 بریکارمان هەیە ئەم بریکارانی خۆراک بەڕاستی دوای لە کۆنفرانسەکەشان باسم کرد یعنی ئەگە سلێمانی هەزار بریکاری باە ئەم کێشانە تووشێمە نیە بۆ
لەوەرە ئەو کاتە هەر بریکاری سێ 4 نفوست باەتێ یەکەم دەخلێکی بۆ ماوە دووەم تواناکێ بوو سێ ئەو توانی ئیجراءاتی یاسایی لەگەڵا بکەیت چۆن دوکانەکەی لە شوێنێکی باشا بێت شیاوە بێت مەسەر سادگەرمی تیا بێت هەڵگرتنەکەی باش بێت اینجا ڕۆژان دوامی ڕسمی تیا بکات بەڵام ئێستاکە من پاش متابعێکی زۆری خۆمان چەند ساڵ و بڕێبەتی خۆراکە متابعەکە مەسەر سەرکەم بریکارمان 100 نەفەریە بریکارمان 200 بریکار بە 300 چوارێکە دانە بێچێکی با بڕێەوە شوێنەکان زۆر بچووکە شوێنەکانیان زۆر مەسەر نابەجێت سار ناچێت بە دوکانەکانیان باشە لێرەدا کێشەکە لە زۆری بریکار هەیە ئەگەر من پێم وتی ئەگەر ئەم چارەسەر کرا مەکو داتایە تۆ نەفوسی زۆر باشکە هەموو شێرکە سەر دەخل ئەگە کابرای بریکار دەخلەکەی باشێ والله هەموو شتێکی لەگەڵا کرێت توانی مەسە پێ بڵێ کاکە ئیسپات مشە نەفەری ئەمە 50 ناری دێنێ بەڵام لە شاری سلێمانی ئێستاکە مەسەر چاپۆشیمان کرد تقریبا 150 ناشدا وڵاتی سێنن ئەوان خۆیان ئێمە قسەمان نەکردو لەبەرەوە هیچ دەخلێکیان نیە چونکە نە پاران لایمە هەیە نە هیچیان لای من هەیە نە هاوکاریان نەکەین ئێمە لەگەڵەوە شەیجاشیان لەگەڵاکەین اینجا لەوەش نوێنەری ئەمشنەوەی بانی هەشت بچن دوکانکەن تا سعات و ئەگەر بێتەوە کرا بۆ ئێمە باشتر بوو بۆ ئەنج باشتر بوو کابرای توانی بریکارەکان چاکتر کە چەندێکە لە کۆنفرانسەکەشە باسم کرد بۆتەم ئومێد دەکەم بتوانگەنە سیغەیە بۆی ئەمانش خزمەتکەین ئێمە بەڕاستی بریکار گوناحە کابراک لە دوکاندانش بێدەهات چۆنە بێ دوکانێکی بکرێ بێدەهات چۆنە بێ لەبەرەو کاتانە ئەمە گرفت نییە بەڕاستی ئەمە شتێکە ئاسان حەلەکرێ زۆر ئاسان حەلەکرێکە ئەوەندە حەلەکەی ئاسان ئەتوانی مەسەلەن ئێمە لە سونی شاری سلێمانیە لەمە لای کۆمەڵی بریکارێ عەدەدەکان ئەوانەی کە من بێنمانی کە زۆرن شوێنەکانە شیاو مەسە شوێنی پیاش باشان پێ هەرچەند ئیجراتی یاسایی خۆمان هەرەکەی ناوەسین دەستەوەسان ئێمە شوێنەکانمان پێ زۆرێن شوێنەکانە پێ گۆڕیون و لەگەڵ شاد دوکانەکان ئێستاکە ستیان چاوکو پێوتی سێشە بریکار یەکێکی با بڕێەوە بۆ من چاکە بەڵام وەکو ئەوەی وەکو پێم ئێمە گرفت نییە ئینشاءالله ئومێدەکەمانە گرفت نییە گرفت چونکە گرفتەوەی کە ئیشەکات بووە سێڕاکرد بەڵام ئێمە ئیش خۆمان نەوەستا بریکارەکانی خۆشبەختانیان سپاسیانەکەم بەڕاستیاتن بەدەممانەوە چیمانویستە لەگەڵمانە کردیانەوە هاوکاریان کردین و خۆراکی نەوەستاوە باشە لەگەڵ ئەوەی کە باز لە کێشە و گرفتی بریکارەکان دەکەی داواکاری پامی بریکارەکان چیە لەگەڵلایەنە پەیوەندیدارەکان والله بریکارەکانش هەر کە من نوێنەریانم وەکو بەڕاستەکە من وەکو حکومت نوێنەریانم داواکارنەوەی ژیانە بەدامی کرێ يعني ئەگەر حکومەتی هەرێم کاتی خۆش کتابم کرد بۆ وەزارەتی بازرگانی خۆمان بە جەنابی وەزیری کە بتوان بڕێ پارە وەکو فەرمانبەر بیان درێتێ ئەو کاتە ئەم کێشە نامێنێ بەڕاستی ئەم کێشە زۆر ئاسان حەل کێشە نیەمە یعنی ژیانە خۆشترەوە باشترە بوو من ناڵم کێشە چونکە کێشەوەی کە ئیش نەڕوا بۆسێ ئێمە هیچمان نەوەستاوە ژیان ینی بریکارەکانش خۆشبەختان هاوکارمانمون و ئیشکارەکانش تایسە ڕۆشتووە باشە بابەتێکی دیکە کە باسی دەکەیت ئەو ئیتفاقەیە کە لەگەڵ حکوومەتی عێراقی هەیە بۆ دابینکردنی کۆگا و ئەو بابەتانەی دیکە لە موچە و لە شایستە داواکاریەکانتان لە عێراق یاخود بۆ من ئەو پەیامانی گەیاندوتانەتە عێراق بەوەی کە تا ئێستا کارەکان بە وەستایی ماوەتەوە وەڵامی ئەوان چییە بۆ جێبەجێ زانی نظامی عراقی نظامی کتابەتی خوانەیە ئێمە طبعا سیستمی مەرەجەخمانەیە جەنابی بەڕێبەری گشتیمانێ جەنابی وەزیرمانێ خۆشبەختانە ئەوان کۆبلی دەوری خوانێ ئەم مەسەلەن ئەم سکاڵانەی ئێمە مەسە ئەم داواکاران ئێمە گەن دەستی ئەوانش بەرزەکەن داشتەکەن و ئاسان ئینشاءالله ئومێد دەکەم ئەوە کە معلوماتم بەرگوێم کردی ئینشاءالله لەم هەفتە جەنابی وەزیری بازرگانی عێراق بۆ کوردستان سەردانەکە ئەمە تەرحەکەین لایەنەوە ئەوەی کە پێی توانە حەلەکانم بۆ کەن ئینشاءالله ناگێتەوە ڕادەی کە حەلنشکەوە دەسەڵاتی ئێمە نیە دەسەڵاتی سەروی خۆمان ئێمە ئەتوانین مەسەلەن شتەکانم بەدابیکەین باشە کاک شەوکەت جگە لە کێشە و گیر و گرفتەکانی با بڵێن بریکاران هەندێک بابەتی دیکە هەیە ئەویش کە پێشتر قسەی زۆری لەسەرکراوە یەکێک لەوانە با بڵێن بە ئەلکترۆنیکردنی فۆرمی خۆراک یاخود بە سیستمیکردنی ئەم کارانە بە کێ گەیشتووە والله ئەو خۆی ئیشی ئێمە نییە چکە بەڕێبات تایبەتی خۆی پێڵم بەڕێباتی ڕێخستیم سوڵی خۆراک و شێوانە بەڵام ئیشەڵا کە ئیشتە گەشت ئەوانە ئێمە هاوکاریان دەکەین چکە بەڕێباتی خۆراک ئێمە پارەکمان وەرگرتووە نەفەری 1000 ناوە لێستن و هاوڵاتی بۆ کاتە لەکتۆین کە دروستەکرێ ئەو کاتێک گەشتە مەسەلەی کاری جێبەجێکردنەوە ئێمەش فەرمانبەرانی خۆمان چەند پێویستیان دێنێ بۆ کاتە بەڵام ئەوەی کە تا من معلوماتمێ تەنها سێ بەڕێوەبەراتی وەکو نەمازیش خەریکردنییان دەهۆکە ئەویش کەرکووازان ئەوشیان لە جنوبە نەزەکەمێنە تا سوازام تاوە نەبوون تا ئیشەکە بکاتە باریکی ڕسمی جێبەجێکردن محەفەزەکانی کە دەست پێ بکە هەست کاتی هاتە سەر باری سلێمانی و کاتی لە خزمەتیانە مشتیان بۆکەین بەڵام بەڕاستی ژەوە بۆ هۆی قورسی بە هاوڵاتیان هەموو کاری ڕاگیراوە زەواژ مردن مەسەلەن زیاترین کەم کرد هەموو ڕاگیراوە ومێد دەکەم ئینشاءالله لە ماچی کەمدا ئەو شتە جێبەجێ کرێت و خەڵکە کارەکانی ئەمڕۆ باشە تایبەت بە کوالێتی خۆراک لەگەڵ ئەوەی کە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان باس کێشە و گیر و گرفتی بە کۆگاکردن ڕەنگە هەبێت لەوەی کە شوێنی بە کۆگاکردنەکەی وەکو ساردی و گەرمی بە پێی پێویست نەبێت لە هەمان کاتا لە بریکارەکان هاوڵاتیان چۆن دڵنیابن کامە کاریگەری لەسەر خراپی کوالێتی ئەم بەرهەمانە دروست ناکات ئەو موادانی بۆ ئێمە تەبعاً بە کوالتێکی بەرزەوەی بێت خۆت جەناب داگاداری هەج موادەکەت لە ئێمە سێ جا پشکنی بۆ کرێت یعنی لە سەیتەرەی نوعی لە بەسڕە کە دەرەچێت ئێتە بەغا بە هەمان شێوە کۆنترۆل جۆری اینجا سلێمانی بە هەمان شێوەی بەسەحە حەج موادێک لا سامەحەڵە ئێستا مەسەل بۆ نمونە ئێمە نازانین ناو برن چی تێیە فەردە برچێک
بەڵام کە دێن دەستی بریکارەکە پێمان تۆ هەست بریکارەکەی کاتە لۆ کاتە طبعاً برنج باخیرێ بەشەیە یعنی نا باخیرات لە بەندەرە شێ هەیە طبعاً شێ هەمیشە هەمومان ئاگادارین کاتە وشکە بێتەوە جاری ئەبێ بە کوڵ جارێ خراپێ جارێ تەڕشوع بێ بەمان جا فاسۆلیە لەت کرد چووکە هەموو مادەکان لە بەندەرەوێ پێمان تاگەدارمان کردوون مادێک ئەگەر لا سەباح الله حەج خراپی چێ بوو دابەشی نەکەن ئامادەین دیژنەی خۆمان بنێ بە گۆڕی مادەکان و لەگەڵەوەشە ئەمە مادەکانمان خۆزانانی ئێستا پلەی گەرمان لە ڕاستی لە کوردستانە زۆر بەرزە پلەی گەرمان لە گەنجینەکانی ئێمە زۆر بەرزە یعنی ئێمەش هەموو کەس زانێ هەموو هاوڵاتێک لەم کوردستانە زانێ ئەگەر موادێک وەکو بە قولیاتوانە دانی لە ماڵشا بێ یا مێشت تێدا یا شتێ تێدا پلەی گەرماکە زۆر بەرزە لەگەڵەوەش ئەمە حاولەمان کردو دەرمانمان کردو تەحفیرمان کردو چەند جارێ بەڵام لەگەڵەوەشە ئەوەی خراپی پێماوەتە تۆزیعی مەکە بەڵام ئێ دەکەم ئینشەڵڵا ئەوەی کە لای بریکارەکانی خۆ ئەم قرارانی مە جێبەجێکەن هیچ موادێک بە هیچ شێوەیەک مەسەلەن سنانە فاسۆلیا یەک مێشتێدا و تۆزیعی نەکا بۆیە گۆڕنەوە کێشەمان نیمە باشە کاک شەوکەت هەنجەرە با بڵین بابەتەکە تایبەت بە کوالەتی خۆراک ئەمە زۆر قسە و بابەت لە خۆ هەڵدەگرێت ئەوەی کە من مەبەستم زیاتر کۆگاکردنەکە بوو بەڵام بابەتێکی دیکە ئەوەیە کە ئەم خۆراکانە هەر وەک ڕوونەکە لە عێراقەوەیان ئایا پێشدا بەشکردنی بە دوواداچوون بۆ تەندروستی ئەم بابەتانە دەکرد یاخود بە جۆرێک لە جۆرەکان هەندێک هاوڵاتی هەیە ئەڵێ من برنجەکە وەرناگرم خراپە من ئەم مانگە نۆکەکەی باش نییە بەڵام ئەنجام کە هاوڵاتیکی دیکە وەریەگرێت سێرەکە بابەتەکە بەم شێوەیە نییە چ کارێک دەکرێت بۆ ئەم سێ جۆر مەسەلەن بابەت لەم بابەتە هەیە مەسەلەن بەنسبەت ئێمە وەکو خۆراک وەکو بەڕێوەتەکانی خۆراکی سلێمانی و هەموو سەتاسەری عێراق پابەندین بەڕێنمایەکانی وەزارەتی بازرگانی عێراق حەج موادێک بێ کوالیتی بێ فەحس بێ سەلاحیەت دابەشی ناکە ئەمە بریانمان لەبەرش ئەگەر سەلاحەتی نەبێ ئەو مادە ناو دابشکە چکۆ مادە دارشیاو نیە بەڵام کە سەلاحەتەکەی دەرچوو دابەشەکەین ئەگەر دەستی بریکارەکانی خۆراک لیژنە متابعەمانەیە ڕقابەکان بە تایبەت بازرگانی متابعەکە بزانە لە بریکارەکان چۆنە وەکو پێم وتی شوێنەکان ئەگە شوێنەکە شیاو نێبێت مەسەلە مەحاولەکەن شوێن چاک بێت ئەگە مەسەلەن دەرمانەکە دەرمانێکە ئەگە مەسەلەن بە شوێن تێکن یان ئێمانە هەموو مادەکان ئێمە بەکارین بۆ مەسەلان حاڵی دوم هەیە مەسەلەن خۆت زانی عەرز و تەڵەب هەیە لە هەموو شوێنەکە باوەڕتان بێ خۆراکەیە بۆ بازرگانی باشترین جۆری برنجەکەی تە بە تایبەتکە باسیکە باشترین جۆرە ئێستا جارە دوو جۆ برنجاتێکیان تایلەندێکی ئۆرۆغایە تایلەندەکە 200,000 ئۆرۆغایەکە 60 لە بازارە ئەوە برنجەکە بەڵام لێرە کۆمەڵە شتێ مەسەر کۆمەڵی بازرگانمان هەیە مەڕێزمان هەیە کۆمەڵی خەڵکی لە بازار ئەگەر چون پرسیاکە چکەمە قانونی اقتصادە ئەو خۆراکەمی خێنە بازارۆ بازاری پێشکێت ئێستا احتیمالێکی زۆرە حەچی وشکە فرۆشکان چ پرسیارێکن نۆک نەنیسک نەلەتکەنۆک کەس ناچێ بەلای بکڕێ بۆ تۆ من هەوڵمان شانزتان خەم بازارەوە بڕێکی زۆرە خەیاڵیە لەبەرەوە ئەم بازرگانە ئەم هاوڵاتیە کۆمەڵی خەڵکی بێویژدانە کۆمەڵی خەڵکی مەسەلەن بۆشکڵە نییە ئەمەڵ کۆمەڵش دیعات بۆ کاڵێم خۆراکە بەکەڵ نایە وای ئەمەی ئەوەی بەڵام هیچ وانێ باشە باوەڕتان بێ هیچی بۆ شکڵ شێوە نییە ئەو خۆراکە باشترین جۆری خۆراکە بۆتەوەی ئەوەی پارسەنگی بازاڕێ و بەپی ئامارەکانش کە کردومانە لە هەموو شوێنەکانە هەڵسەنگانی خۆمانەکەین توانیمان نسبەتی بازار لە 50 دابەزین و بازار پارسەنگی یعنی بەرزەمێت باشە کاک شەوکەت بابەتێکی دیکە ئەوەیە کە زیادکردنی بەشە خۆراکی هاوڵاتیانە لە عێراق چەند بەشە خۆراکێک بڕیاری لەسەردرا ئەم بابەتە بەکوێ گەیشتووە یاخود هەنگاوێکی دیکە هەبوو ئەوەی کە بابلەی لەبری ئارد نان و سەمون دابەش بکرێت ئەم هەنگاوانە حسەی مەقەرڕە لە وەزارەتی بازرگانی عێراق ئەو کە بڕێ ئەو قسەی کە بڕایە دەمەسەل وەزارەتی بازرگانی عێراق حسەی مەقەرڕەت بۆ بەشە خۆراک پێڵەن سەلە ئەو سەلە مەسەلەن سێ مادین ڕێسیتیا ئەم بەڕسمیە شەکرە برنجە زەیتە ئەمە تیاتی ئەگەر دۆشتا چوارمان ئەوی کە پێڵێن بقولاتەکە مەسەل مانگی لەتکردنەوە کە مانگی نیستکرد مانگی مەسەل فاسولێ مانگی نوێکی ساقە یعنی 6 مادی ڕسمی تۆزەکەن ئەوە ئارد بەرنامەی تایبەتی خۆی هەیە بەڕێباتی خۆی هەیە ئەتوان پرسا لە خۆیان کەن ئەوە چۆنی ئەوش 9 کیلۆگرام ئەوش لە حسەی مقەرڕایە ئەوش 9 کیلۆگرامە بەڵام ئێستا ئەمرێک دەشت لە وەزارەتی بازرگانی بکرێ بە سەمن ئەوە من نازانم چکە پەیوەندی بەم نییە هیچ معنات لە سەرۆنی کە بچۆنێکە چۆناکە توان بەڕێبەتی ئادبانکەن و پرسای لەسەرکەن بەڵێ ئەوەی زانیاریتان هەبێت ئەوەی زانیاریمان بێ ئەڵێن شتێکی وایە بەس تاسە وەکو نووسراوە بۆم هاتووە وەکو تعلیمان ئاگادارکردن پێوەندی لەبەرەوە پەیوەندی بەم نۆنیە داری معنی ئارد خۆیەتی ئەگەش کاتیبان ئاگاداری مەشکەنەڵە مەسە خۆراکی سلێمانی شتێشەوەی بەڵام تاسوکە پێم هیچیان بێ من نێناوە بەڵاوە حسەی مەقرڕەکەی هەر ئەو 6 مادەیە کە تەوزیعەکەین جاریا مەسەلە بەر خاتی مانکانی ڕەمەزان ئەو شتێشا مانگزاتکە هێلکە ملکوانە هێنا ڕاستە هیچکەنی بێژگە لە مادان بڕیارنی هیچ بەشە مادێکی دیکە هەشت بڕیانات هەشت بڕیار ئامادەین لە کەداڵەکان بە تەماسکە بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ بەڕێز شەوکەت محەممەد بەڕێوەبەری کۆمپانیای دابەشکردنی خۆراکی سلێمانی دووبارە سپاسکە بەڕێستانیانی بەیانی کورسستار نیوز بوون.